یەک کارژێر کۆمیتەی 11 و 6 ئەندامکەرتی کۆمیتەی 11 کارەزەوەژێک دەستی لە کار کێشاوەتەوە. ئێمەش ئەمڕۆ دەستمان لە کار کێشاوە درێژە بە خەبا دەدەین لەبەر ئەوەی ئەو برادرانە پێشتر دەستیان لە کار کێشا بوانێ لەسەر بیرۆڕای جیاواز ئێمە درێژە بە خەباتی ئەوان ئەدەین لەگەڵ ئەوانە باوەڕمان بە گۆڕان هەیە. پێش 2 ساڵەمەوە پێش لاڵبژاردنێکی نەزیهانەیە دەرچوین لە کۆمیتەی چواردەی مەجیبەک بە قەرارێکی نامەسوولانە ئێمەوە دەرناین لە کۆمیتەی چواردەی مەجیبەک لەبەر ئەوەی ڕێی جیاوازمان هەبوو. ئێستا چۆن حکوومەت چۆن ئەم حکوومەتە ئەم حیزبەی ئێمە کە ئیشمان 30 ساڵە نانی کادرەکانی مۆزەفەکانی ئەبڕێت و دەری ئەنێت لە حکوومەت و لە حیزب. کۆمیتەی ڕێخستنی 11 کارەزەوشک لە سنووی دەسەڵاتی مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی هەفتەی پێشوو لەلایەن مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بە نوێنەرایەتی لێپرساوی کۆمیتە یەک بێکباگی نەژوورەکە کەوا ئێمە سەرپشکەن یاخود یەکلاییمان کەنەوە لە نێوان لیستی گۆڕان و لەگەل لیستی کوردستانی ئێمە بێ دوو دڵی کۆمەڵی هەواڵی خۆشەویست وەکو هەواڵە تێکۆشەرانێک کە پێش ئێمە هاتنە دەرەوە ئێمەش هاتینە دەرەوە. لە درێژەی و هۆڵانی کە لەژێر ناوی بیرۆڕای جیاوازەوە دەدێت بە نووسراوێکی ڕسمی ئاسایشی سلێمانی کۆتایی بەڕاژی هاوڵاتیە کات کە موچەکەی لەسەر میلاکی ئاسایشە برایەکی شەهیدە و چەندیش ساڵیش زیندانی سیاسی بووە. دوای 2 ساڵ زیندانیم لە پێناوی ڕێخستەکانی کێتی نیشتمانی کوردستان و دوای برایەکی شەهیدم برایەکم کە شەیدی سەنگەری کێتی نیشتمانی کوردستانە شەڕی ناوخوا دوای ئەو هەموو خزمەت و خەبات و تێکۆشانە لێرەوە سوپاسی کێتی نیشتمانی کوردستانەکەم بەم نووسراوە بەم بڕیارە کە لە لایەن بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی و ئاگادار کرام لەبەرەوەی کە بیر و کە فکر و ڕام جیاوازە ئەو باڵی ماڵ و مناڵیشم ئەخەمە ئەستۆی ئەو کەسانی کە بوونە هۆی سەبەبی نانبڕینی من. لە کاتی هەڵبژاردنەکانی پێشووی کۆمیتە و ڕێخستنەکانی یەکێتیژدا لێپرساوی کۆمیتە و هەردوو جێگرەکەی کۆمیتەی چواردەی هەواری تازە دەستیان لە کار کێشایەوە.